لە کاتێکدا موچەخۆرانی هەرێم 2 مانگ لەمەوبەر موچەی مانگی ئاداریان وەرگرتووە. لە 2 ڕۆژی ڕابردوودا وەزارەتی دارایی هەرێم لە نووسراوێکیدا بۆ وەزارەت و بەڕێوەبەرایەتەکان داوای کردووە لیستی موچەی مانگی ئەیلول ئامادە بکەن. بڵاوبوونەوەی نووسراوەکەش کاردانەوە و ناڕەزایی لێکەوتەوە. بەو پێی ئەم نووسراوە بازدانێکی نایاساییە بە خشتەی موچەی فەرمانبەران. بە جۆرێک لەو نێوەندەدا موچەی 5 مانگ دیار نامێنێت. بۆ ڕوونکردنەوەی ئەم بازدانە هەریەک لە وەزیری دارایی و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان سەردانی پەرلەمانیان کردو لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمان کۆبوونەوە. دوای کۆبوونەوەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری لە پەرلەمانی کوردستان وتی بە پێی ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا دەبێت خشتەی دابەشکردنی موچە لە هەرێم لەگەڵ خشتەی بەغدا ڕێک بکرێتەوە. موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 موچەخۆرانیش وەک پابەندی لەسەر حکوومەت دەمێنێتەوە. ماوەی 4 سەعات کۆبوونەوە ئەنجامدرا ئەوان ڕوونکردنەوەی خۆیانیان داینێ سەبارەت بە بڕیارەکە بە پێی نووسراوێکی وەزارەتی دارایی عێراق هاتووە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان پێویستە ئەو مانگانەی دانی موچە لەگەڵ عێراق ڕێک بخرێتەوە بە پێی ئەو نووسراوە. لەبەرەوە پێویستێ کرد کە ئەمەی کە چەند ساڵێکە بەردەوام ئەم سێ موچە لە دواوین وەزارەتی دارایی ئەم ڕوونکردنەوەی دا بە ئێمە کە بۆی ئەو بڕیاریان داوە بۆی ئەمە ڕێک بخرێتەوە بکرێتە موچەی مانگینەوە کە ئەوەش ئیتیزاماتێکی داراییە کەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان وە گۆوانەی پێشوو کە هەبووە لە قانونی چاکسازی دیارە ئێمە قسە لەسەرەوە کراوە کەەوە بەڕەسمی بە قانونی ئەو پاشەکەوتی موچەی کە لە ڕابردووە هاووە بۆ ئیتیزاماتێکی دارایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. لای خۆیانەوە بەشێک لە ئەندامانی پەرلەمان پێیان وایە بڕیار و پلانەکانی حکوومەتی هەرێم هیچیان بەسەر هیچەوە نییە و بێسەروبەریەکی زۆریان پێوە دیارە. دەشڵێن ئەگەر حکوومەت دەیەوێت داهات زیاد بکات تەنها ئەوەندە بەسە چاکسازی لە خاڵە سنووریەکان بکات بە جۆرێک داهاتەکەیان بۆ خەزێنەی گشتی بگەڕێتەوە نەوەکو خەزێنەی حیزب بوو بنەماڵە. ئەو 5 مانگی کە لە مانگی 4ەوە تا مانگی 9 ئەو 5 مانگە طبعاً کێشەیەکی گەورەیە کە ئێمە بە حکوومەتمان وت و بە وەزیری داراییمان وت کە ئەمە مخالفەی قانونە و ئەوانیش تەکیدیان کردەوە کە ڕاستە ئەمە مخالفەی قانونە. بۆیە ئەگەر محکەمە و ئەگەر دادگا و ئەگەر سەروەری یاسا هەبێ بەڕاستی ئەبێ بەرپرسان و بڕاردەران لە حکوومەتی هەرێمی کوردستان دادگایی بکرێن لەسەر ئەو سەرپێچیە یاساییانەی کە کردویانە لە لیستی موچەیە. پارە هەیە بەڵام حکوومەت گیری خواردەوە بەدەست چەندین هەڵە و چەندین سەرپێچی بۆ نمونە خاڵە گومرگیەکان ئەکرێ 1 و 10 داهاتەکان بەرز بکرێتەوە. ئێمە هەمومان نەزانین پاشەکەوت فەوتاوە پارەی خەڵک هەمووی فەوتاوە پاشەکەوتی یان موچەی خانە نشینان ساڵێک زیاتر لە خەڵک فەوتاوە. حکوومەت بەمە ئەوێت باری لارەکەی تۆزێک ڕاست کاتەوە هەمووی نایاساییە موچە لە ساحبی سوێک بێ لە ساحش دەبێت لێبڕێنی هەڵەیە دواکەوتنی موچە و خراپکردنی بە هەموو شتێکی هەڵەیە لەم حکوومەتەیە هیچ شوێنێکی ڕاست نییە تا پێ بڵێن ئەوە ڕاستە. بەڵام هەڵە گەورەکە ئەوەی ئێمە لەم پەرلەمانە لەم دەقەیە بەداخەوە جگەلەوەی کە 23 ئەندامی بەڕێز یاداشتن پوانە ئیمزا کرد بۆ پرساندنی سەرۆکایەتی حکوومەت کە بێنەوە ئێرە بەداخەوە دەستورمان نییە ئەگەر دەستورمانە بۆ هەڵبەتە دادگایەکی دەستوریمانە بۆ چون شکاتمان لەیەک لەوێ بە ناوی گەلەوە بەڵام دادگای تر هەیە ڕێکاری تر هەیە ئەمە ڕێکارەکانی تریش هەموو یەکگرینەبەر. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا دەستبردن بۆ قوت و ژیانی هاوڵاتیان و فەرمانبەران نەک بە پاشەکەوت نەوەستایەوە بەڵکو لێبڕینیشی هاتە سەر. جگەلەوەش تەکنیکێکی نوێتر پەیڕەو دەکرێت کە بێ سەر و شوێنکردنی موچەی 5 مانگی فەرمانبەران بەسەر یەکەوەیە. چاودێرانی ژمەترسیان هەیەلەوەی ئەم حکوومەتە ئەم هەنگاوانەی بۆ بچێتە سەر بڕیاری زۆر تونتر دژی موچەخۆران بدات و ئەوەندەی دیکە دەست بخاتە بینەقاقای ژیانیان و گوزەرانی خۆیان و ماڵ و خێرزانیان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.